چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی دەیەم بیرکردنەوە لە ساتی ڕاوەستان بەرامبەر خوای پەروەردگار. خوشتی عزیزم، برای ڕێزدارم، ئەی ئەو کەسەی کە دەتەوێت واز لە گوناه و تاوان بێنی، بیر لەو ئاەتەی خوای پەروەردگار بکەوە کەوا خوای پەروەردگار دەفەرمێت واتقوا يوما ترجعون فيه إلى الله. لەخوا بترسن، لەخوا بترسن، بیر لەو سات و کاتە بکەنەوە، بیر لەو ڕۆژە بکەنەوە کە دەگەڕێنەوە بەردەستی خوای پەروەردگار. ساتی ڕاوەستانت، بەڵێ ڕۆژێک دێت تۆی گوناهکار هەموومان لە بەرامبەر خوای پەروەردگار، لە بەردەستی خوای پەروەردگار ڕادەگیرین، پرسیارمان لێ دەکرێتن، محاسەبە دەکرێن. ئیدی ئەی ئەو کەسەی کە شەوەکانت بە بێداری تا بەیانی لە گوناه و مەعسیەت بەڕێدەکەی، لەبەر کەناڵ و ڤیدیۆ خراپەکان کاتەکانی خۆت لە سۆشیال میدیاوە تا بەیانی کاتەکانی خۆت بە ئینتەرنێت بەسەردەبەی، بیر بکەرەوە وەڵڵاهی ڕۆژێک دێت لە بەردەستی خوای پەروەردگار ڕادەگیرەی. ئەی ئەو کەسەی کە نوێژەکانت ناکەی، کە نوێژی بەیانیان خەوتووی، شەوان بێداری تاکو نوێژی بەیانی دەبێ، بەڵام لەو سات و کاتەدا دەخەوی و نوێژ ناکەی، بیر بکەرەوە. ئەی ئەو کەسەی کە هەمیشە بە دوای گوناه و تاوانەوەی، کە خۆت ناپارێزی لە گوناه و لە مەعسیەت، ئەی ئەو کەسەی کە ستەم دەکەی، ستەمکاری، کە بەرامبەر خەڵک ستەم دەکەی، بیر بکەرەوە. وەڵڵاهی ئەو ڕۆژە يومئذ تعرضون لا تخفى منكم خافية. ئەو ڕۆژە، بەڵێ ئەو ڕۆژە هیچ شتێک سوودت ناداتن. چێ سوودت پێدەگەینیت؟ چی سوودت پێدەگەینیت؟ چێ سەرت دەخات؟ چ هێز و دەستەڵاتێک، چ پاسەوانێک، هیچ شتێک سوودی نییە بۆ تۆ. تۆش خوشتی ئازیزم، خوشتی بەڕێزم، چێ ئەو ڕۆژە دێتن پشتت دەگرێت؟ چێ دێتن سەرت دەخاتن؟ ئەی ئەو کەسەی کە حیجابت ئیهمال کردووە و پشتگوێت خستووە، ئەی ئەو کەسەی کە جل و بەرجی تەنگ و تەسک لەبەر دەکەی، ئەی ئەو کەسەی کە بە گوێی شەیطان بە دوای شەیطان کەوتووی و سەری لێ شێواندووی. واز بێنە، کاتی وازهێنانە. ئەو ڕۆژە لەبیر مەکە، ئەو ڕۆژە و ئەو ساتە هی ئەوە نییە لەبیر بکرێ. واتقوا الله واعلموا أنكم ملاقوه. لەخوا بترسن، وەڵڵاهی بزانن بێگومان ڕۆژێک ساتێک ئەو ڕۆژە دێت کە بەخوا دەگەن، کە لە بەردەستی ذاتی ئەڵڵا ڕادەوەستن. ئیدی کاتی هەشیار بوونەوەیە، کاتی وازهێنانە لە گوناه و لە مەعسیەت.